دەکەوێتن جهێژای ئەحمەد سەحاف سەرۆکێشاندی عێراق لە لیبیای دەپرسم لەسەر وێ پرسێ هێژای ئەحمەد بخێراتیە کوردستان 24 گەنجێن کورد دەبێژن ku di zîndanên Libya da ew hatîne lêdan û eşkencedan û ji mirinê vegeriyane. Bûçî ew hatîne lêdan, bûçî hatîne eşkencedan? Belê? زۆر سپاس بۆ بەڕێستان ئەم زانیاریانە زانیاریەکان دروست نین بێ شێوەیەک ڕاستی نین پێش هەموو شتێک و ڕاستترین شت ئەوەیە ئەگەر قسە لەسەر ڕاستی و دروستی گەیشتنی و گەنجانە بکەین کە وەکو یاسا پێشلکاری یاسا کۆچبەری نایاسایی بۆ خاکی وڵاتێک کە خاوەن سەروەری و یاسا و دەستورە و دامەزراوەی ئەمنی هەیە من خۆم و تیمی قونسڵی لە باڵیۆزخانە ڕۆژانە سەردانمان دەکردن لە ناوەندی دەست بەسەرکردن خواردنمان بۆ دابین دەکردن خزمەتمان بۆ دامین دەکردن من خۆم پێتان دەڵێم و دەیان گرتەی ڤیددیۆیم هەیە پەیوەندی تەلەفۆنیم لەگەڵیان هەیە پرسیاریان لێ دەکەم کە دۆخیان چۆنە ئەوانیش بە منیان گوتووە کە دۆخیان باشە بەڵێ هەندێک ڕێکاری توند هەیە هەموو دەسەڵاتێکی ئەمنی لە هەر وڵاتێک دەیگرێتە بەر بۆ ئەوەی ئەم کۆچبەرە نایاساییانە کۆ بکاتەوە لە ناوەندەکانی دەست بەسەرکردن تایبەت بە کۆچبەری نایاسایی مە باز بە کۆچبەری نایاسایی دەکەین بەڵام هێژەیەجەنابێ هەڵبێژیتێ لە ناوەندێکە تایبەتە کوچبەرێن نەیاسایی ئەف کوردێن هەنێ هاتبوونە زیندانکردن لە لیبیایە لێڤان گەنجان بەداوێ خو گوتی کو ئەو ji سجنێکی بوو سجنێکا دیت هاتنە ڤەگوهاستن û gelwan netinê koçberên neyasayî belku heşîşxûr heta tîrorist hebûn. خوشک برایانی بەڕێزم لە کەناڵی کوردستان 24 بەڕێستان ئێوە گفتوگۆیەکی پیشەیی دەکەن یان گفتوگۆیەکی سیاسی و ڕاگەیاندن لەگەڵ ئێمە دەکەن ئەگە گفتوگۆیەکە پێشەییە ناکرێت ناوەندێکی دەست بەسەرکردنی تایبەتمەند بکرێت بە کۆچبەری نایاسایی عێراقی بە دڵنیاییەوە ناوەندێکی دەست بەسەرکردنە تەنیا یەک ناوەندە هەموو کۆچبەرە نایاساییەکان دەگرێتەوە کە لە هەر وڵاتێک هاتبن وڵاتی لیبیا وێڕای توانە کەمەکەی هەوڵ دەدات خزمەتگوزاری بۆ کۆچبەرە نایاساییەکان دابین بکات من خۆم سەردانیانم دەکرد دەیان گرتەی ڤیددیۆیم هەیە ئێمە خواردنیان بۆ دابین دەکەین لەگەڵیان دادەنیشین قسەیان لەگەڵ باشە هێژای ئەحمەد دەبێژی من گرتەین ڤیددیۆی هەنەش جەنابێ هەوە دخوازم کوان گرتەین ڤیددیۆی بدەم ئەشکەرە کوچبەرە بە ئاخفتنەوان کوچبەرە ئەم ئاخفتنێ ناکەین وان بدەوێ خۆ ساگوتیە باشە نوکە پرسیار ئەڤەیە ئەف گەنجێن هەنێ چاوە هاتینە ڤەگەڕاندن هەماهەنگی چاوە هاتەکردن و بڤی وەختێکێم ئەو هینشیان بۆ نەڤەگەڕ ئەمە ڕاست نییە ئەمە ڕاست نییە ئەمە ڕاست نییە ئەمە بە هیچ شێوەیەک ڕاست نییە چونکە ئەو برا کۆچبەرانە خۆیان نەیان دەویست ڕێکارەکان بەم شێوەیە بێت لە ڕاستیدا دەیانویست لە ڕێگای مەرگ لە کۆچی نایاسایی بەردەوام بن دەیانویست بەردەوام بن بۆی بگەن بە دەریا دەیانویست خۆیان بخەنە نێو مەرگەوە نێو لە ناوچوونەوە ئێمە لە باڵیۆزخانە کارمان دەکرد بۆەوەی بە شێوەیەکی خۆبەخشانە بگەڕێنەوە بۆی سەلامەتیان سۆگەر بکرێت خواردن و دەرمانمان بۆ دابین دەکردن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کارمان کرد بۆ دابینکردنی بلیتی گەڕانەوە من خۆم لە نێوە فڕۆکەیەدا بووم کە ئەوانیان گەڕاندەوە بۆ ئیستەنبوڵ یەکێک لە کارمەندانی پەیوەندیەکانی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بە نێوی بەڕێز سەلیم خۆی ئەوانی وەرگرت بە وێنە و بە ڤیددیۆ هەمووی تۆمار کراوە منیان لە باوەش کرد منیان ماچ کرد بۆ هەموو ئەو کارانێک کە باڵیۆزخانەکە ئەو کارانەی بۆ کردوون ئەوەی ئێستا دەگوترێ ڕووکردنە بەرەو هەست و سۆزێکی ناڕاست لە ڕاستیدا خانەوادە بەڕێزەکانیان خۆیان پەیوەندیان بە منەوە دەکرد بە شەو و بە ڕۆژ لە هەموو کاتێک لە ڕێگەی جێگرێکی فەرمانگەی پەیوەندیەکانی
دەرەوە دکتۆر مسەنا خۆی ڕۆژانە پەیوەندی بە من دەکرد باشە ڕۆژانە کە سوکاری ئەو کۆزبەران باشە هێژە ئەحمەد سەحاف ئەم وێرە بێژین ئەگەر هاتوو فەرمانگەها پەیوەندیên دەرڤە یا حکوومەتە هەرێما کوردستانê neba ئەگەر ڕێنما و فەرمانە تایبەتە سەرۆک وەزیران neba ممکنە ئەف گەنجە حتا کەنگی دە زیندانên لیبیادا مابان وەکی گەنجên دیên وڵاتên dî ku di zîndanên Libyadane ji ber kûça neyasayî ڕاستە من ناتوانم بە جۆرێک بە پێشبینیەوە وەڵامی دەمەوە ئێمە زۆر بە ڕژدیەوە زۆر بە دڵسۆزیەوە لە ئاستێکی زۆر بەرز کارمان کرد لەگەڵ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە لەگەڵ لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی بەغدا لەگەڵ کە سوکاری ئەو کۆچبەرانە لەگەڵ ناوەندی پەیوەندیەکانی دەرەوە لەگەڵ دەسەڵاتدارانی لیبیا کارمان کرد لەگەڵ هەموو لایەنانە کارمان کرد بۆی ڕێگری لە کۆچی نایاسایی بگرین بە ڕێکاری یاسایی هەمووی ئێمە دەتوانین دابین بکەین بۆمان دابین کردوون هەرچی پێمان کرابێت لە ڕاستیدا ئەمە لە ڕێگەی پارەدارکردنی حکومی کارەکە نەکراوە من خۆم پارەم بۆ دابین کردوون بە هەوڵی خۆم لە گیرفانی خۆم من دکتۆر ئەحمەد سەحاف یارمەتیانم داوە و لەگەڵ هاوکارانم لە باڵیۆزخانەی عێراق لەگەڵ کەس و کارانیان قسەمان دەکرد ئێمەش ڕێگەمان پێدان بە شێوەیەکی خولی پەیوەندی بە کەسوکاریان بکەن لە پارێزگای سلێمانی لە قەزای ڕانیە بۆی لە ئەحوالی یەکدی بپرسن ئاگاداری یەکدی بن بەڵام ناکرێ هەر جم و جۆڵێک دەکرێت یاخود هەر لێپرسینەوەک دەکرێت ئێمە پەنجەی تۆمەتی بۆ درێژ بکەین ئێمە باز لە دەوڵەتی لیبیا دەکەین بۆچی پرسیار لە کەسوکاریان ناکەن کە خۆیان ڕێگەیان پێدا بە ناسایی کۆچ بکەن ڕێگەیان بە کەسوکاری خۆیاندا بکەونە نێو ڕێڕەوی مەرگەوە لەو دەریایە مەترسیە بە شێوەیەکی مەترسیدار دەبێ ئاستی هۆشداری ڕۆڵەکانی گەلی خۆمان بەرز بکەینەوە نابێ دۆسیەکان بە شێوەیەکی سیاسی و ڕاگەیانەوە بە بازار بکەین کەسوکاری ئێمە بەرپرسیاری ئێمەن گەنجەکانمان بە پرسیارەتی ئێمەن باڵیۆزخانەی عێراقکارێکی مرۆیی کردووە ڕئیسی سەرەکیەیە دێچە هێتەکردن عێراق دێچکەتن چه هەماهەنگی دبینە عێراق و هەرێما کوردستانی دیگەل وڵاتی لیبیا هەیە و ڕێگریە لەوێ کوچانە یاسایی بکەن و بەرێ گەنجێنمە نەکەویتە vێڕەیان مەرگ vێڕەیان مرنێ و قاچاقچی بهێن بازاری بگیانێ ڕوڵێن ویگەلی بکەن پارەیەوان ژێ بدزن و پاوێنە زیندانان چه هەماهەنگی و کارێک دەهێتەکردن پلان چه هەیە بوو داهاتی زۆر سپاس بۆ پرسیارە بابەتیە بەڵام ئەم بابەت پرسیارە پرسیارێکی پسپۆڕیە بۆ گوتەبێژی حکوومەت من گوتەبێژی حکوومەتی عێراقی نیم بەڵام لە پێگەی خۆمەوە دەڵێم وەزارەتی دەرەوەی عێراق پشت دەبەستێت بە بنەمای گەڕانەوەی خۆبەخشی کۆچبەران بۆ خاکی عێراق دەکرێت لە ڕێگەی بەڵگەنامە فەرمیەکانەوە خێراتر کار بۆ گەڕانەوەیان بکرێت هەماهەنگی دەکات لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەو وڵاتانەی ئەو کۆچبەرانە تێیدا دەست بەسەرکراون یاخود ماونەتەوە ئامانج لەو کارانە پاراستنیانە لە لێپرسینەوەی یاسایی لەو وڵاتانەی کە بە شێوەیەکی نایاسایی ڕوولەوێ دەکەن یاخود بۆمانەوە ڕوولەوێ دەکەن مەترسی یاساییە مەترسی ئەمنی هەیە تۆڕی بە قاچاغبردنی مرۆڤ بە توانای خۆی یاری بە ئایندەی ڕۆڵەکانمان دەکات ئێمەش لە باڵیۆزخانەی عێراقی زانیاریمان ئاڵوگۆڕ پێ دەکرد لەگەڵ لایانی ئەمنی سەبارەت بە تۆڕی بە قاچاغبردن کە دەیانەوێت ژمارەیەکی زیاتر لە گەنجانی عێراق تووشی و ڕێگایە بکەن ئێمە مانگانە گەنجانی عێراق
ڕزگار دەکەین کە لەگەڵ ئەو تۆڕانە کار دەکەن ئەو تۆڕەکانی بە قاچاق بردن لە ڕێگەی فریودانی باشە هێژە دارایی و یاسایی ئەو گەنجانە تووشی کێشە دەکەن تورên bi qaçax birina gencên Kurd û Ereb ji herêma Kurdistanê û Iraqê aya her Iraqî ne yan jî xelkê Libya welatên dîne vê qaçaxçiyê bi giyan û ser û malê xelkî diken بە گوێرەی زانیاریەکان ئەو زانیارانەی لای من بەردەستە بە شێوەیەکی ورد ئەم تۆڕانە لە ناو عێراق و دەرەوەی عێراقیشن چونکە ئەم گروپانە ئەم گەنجانە لە خاکی عێراقەوە دەڕۆنە دەرەوە ڕوو لە وڵاتێک دەکەن کە تێیدا ڕێڕەوە بۆ ئەو شوێنانە وەکو تورکیا وەکو ئوردن وەکو مسر یاخود وڵاتانی دیکەش و لەوێوە ڕوو لە لیبیا یاخود تونس یان وڵاتانی دیکە دەکەن بۆ ئەوەی لە ڕێگەی بەلەمەوە بڕۆنە نێو دەریا و ڕوو لە وڵاتانی ئەوروپا بکەن واتە بە شێوەیەک پەیوەندی هەیە لە نێوانەوە تۆڕانە کە لەگەڵ یەکدی کار دەکەن بە لە هەندێک حاڵەتیشدا کارەکانی ئەو تۆڕەکانی بە قاچاق بردن زیاتر بەرەو پێش دەچێت لە ئاستی بە قاچاق برنی تاک بە شێوەیەکی نایاسایی تا دەگاتە ڕادەیەک بازرگانی دەکرێت بە ئەندامەکانی جەستەی ئەو کۆچبەرانە بە شێوەیەک لەگەڵ یەکدی کار دەکەن تەنانەت هەڕەشەی تیرۆریش دروست دەکەن لە ڕێگەی کوردستان 24ەوە زۆر بەڕاشکاوە پێتان دەڵێم ئێمە لە باڵیۆسخانەی عێراق لە تەڕابلوس بە هەوڵێکی نیشتیمانی و مرۆیی کار دەکەین ئەوەی لە تواناماندا بێت دابینی دەکەین بۆ خزمەتکردنی ڕۆڵەکانی گەلەکەمان پرسیاریان لێ ناکەین ئێوە لە کوێوە هاتوون لە چ پارێزگایەکەوە هاتوون لە چ نەتەوەیەکەوە لە چ پێکاتەی نەوتەوەین ڕەنگتان چیان هەرگیز ناپرسین تەنیا دەپرسین کە ئایا ئینتیمایان بۆ عێراق هەیە ناسنامەی عێراقیان هەبێت تەنیا ئەوەمەمان بۆ ڕوون بکرێتەوە لە ڕێگەی یاسایی و کارگێڕی سەلامەتەوە ڕۆڵی پیشەیی دیپلۆماسی مرۆیی خۆمان دەگرینە بەر بە باشترین شێوە و بەڕێز سەفین دزەیی لە سەرۆک فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی عێراق و لە هەروەها ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوپاسی ئێمەیان کرد ئاگاداری ئێمە بوونە ئاگاداری کارەکانمان بوونە تیمی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان زۆر لە نزیکەوە لەگەڵ ئێمە هەماهەنگیان هەیە و ئاگادارن بۆ یەک ئامانجەکەش ئەوەیە سەلامەتی و ئاساییشی ڕۆڵەکانمان پارێزراوە بێت بە خوشک و برایانم دەڵێم بە ڕۆڵەکانم دەڵێم لە هەر پارێزگایەک لە هەر نەتەوەیەک بن گرنگ نییە هەمومان عێراقین بە پرسیار خۆمان دەگرینە بەر ئەمژی سپاسیەتە دکەین دەسێت هەوا خۆش بن ماندی نەبن هێژە ئەحمەد سەحاف سەرۆکێشاندی عێراق لە لیبیا